توێکردنی بژاردەکانی بەردەم هەناردەکردنەوەی نەوتەکەی بەردەوامە یەکێک لە ڕێگا چارەکان بۆڕی هەرێمی کوردستانە بۆ بەندەری جەیهان. نرخی غازی ماڵان لە هەولێر هێشتا بە بەرزی ماوەتەوە. وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمیش دەڵێت دابەشکردنی غازی ماڵان دەکەن بە کارتی ئەلکترۆنی. یەکێتی ئاوردەوە ناردەکارانی هەرێمی کوردستان داوا دەکات بەرهەمە خۆراکیەکان لە هەرێمی کوردستانەوە ئەناردەی دەرەوە نەکرێت. نرخی دۆلار بەرامبەر بە دینار بەرزبوونەوەیەکی کەمی تۆمار کردووە. نرخی نەوتیش لە بەردەوامی جەنگدا جارێکی در ڕوو لە بەرزبوونەوەیە. دووبارە سڵاوتان لێ بێت با باسێک لە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بکەین کە بەسراوەتەوە بە پرسی دابینکردنی موچەی هەرێمی کوردستان. بۆ هەناردەکردنەوەی نەوتەکەی عێراق داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکات کە بۆڕی نەوتی هەرێمی کوردستان بۆ بەندەری جەیهانی تورکیا بەکاربهێنێت. پرسی موچەشی هێناوەتەکایەوە بۆ نێو ئەم بابەتە. دوو سەرچاوە لە نێو وەزارەتی نەوتی عێراق و باژانسی ڕۆیتەرزیان ڕاگەیاندووە. وەزارەتی نەوتی عێراق داوای لە هەرێمی کوردستان کردووە ڕێگە بدەن نەوتی کێڵگەکانی کەرکووک لە ڕێی بۆڕی کوردستانەوە دواتریش بۆ بەندەری جەیهان و بۆ بازاڕەکانی گیان هەناردە بکرێت. ئەو سەرچاوانە ئەوەشیان خستۆتە ڕوو بڕی هەناردەکردنەکە بە شێوەیەکی پلەبەندی زیاد دەکرێت. بەغدادیش ئامادەیی دەربڕیوە لە ئەگەری ڕازیبوونی هەرێمی کوردستان کرێی گواستنەوەی نەوتەکە لە ئاسۆ بگرێت. ڕۆیتەرز ئاماژەی بەوەش کرۆ پێشبینی دەکرێت پێش کۆتایی ئەم هەفتەیە حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی داواکارەکەی بەغداد بداتەوە لە هەفتەی داهاتووی داهاتووە دەست بە پرۆسەی هەناردەکردنەوەی نەوتی کەرکووک لە ڕێی بۆڕی هەرێمی کوردستانەوە بکرێت. بە پێی هەواڵەکەی ڕۆیتەرز بەغداد لە بەرامبەر ڕازیبوونی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێنی ئەوەی داوە کە لە دابەشکردنی موچە لە مانگەکانی داهاتوودا ئاسانکاری زیاتر بکات. پلانەکە بەو جۆرەیە سەرەتا ڕەنگە ڕێگە بدرێت 100,000 بەرمیل نەوتی ڕۆژانە لە ڕێی بۆڕی هەرێمی کوردستانەوە هەناردە بکرێت. دواتریش بۆ 250,000 بەرمیل نەوتی کەرکووک بەرز بکرێتەوە تا نەوتی کەرکووک لە ڕێوە بۆڕێەوە بۆ بازاڕەکانی گیان هەناردە بکرێت. پەیوەست بە هەناردەکردنەوەی نەوتی عێراق و یەکێک لە بژاردەکانی کە بۆ ڕێکەی هەرێمی کوردستانە بە جۆرێکە کە نەوتی کەرکووک نزیکترین کێڵگەکانی نەوتی کەرکووک نزیکترین شوێنن لە بۆڕی نەوتی هەرێمی کوردستانە و کێڵگەکانی نەوتی کەرکووک بەر لە ئەم جەنگەی کەسەری هەڵداوە و هەروەها گرفت بۆ هەناردەی نەوتی عێراق لە بەندەری یاخود لە گەروی هورمزەوە دروست بووە. بەر لەم بابەتانە نەوتی کەرکووک لە ناوخۆدا بۆ پێداویستی ناوخۆدا بین دەکرا. بەڵام ئێستا ئەگەر بێت و هاوکێشەکە بگۆڕدرێ نەوتی کەرکووک هەناردە بکرێەوە بۆ پێداویستی ناوخۆ لە کێڵگەکانی دیکەی ناوڕاست و خواروی عێراق نەوتدابین دەکرێت. با من پێتان بڵێم بەر لەوەی کە باز لەوە بکەین عێراق ئاستی هەناردەی چەند کەم بۆ تۆ یاخود بەرەمێنانی چەند کەم بۆ تۆ باز لە بژاردەکانی دیکەی عێراقین. وتمانێکێک لە بژاردەکان هەرێمی کوردستانە کە تاوەکو 250,000 بەرمیل نەوتی کەرکووک بخرێتە ئەو بۆڕێ و بنێردرێ بۆ بازاڕەکانی گیان. هێڵەکانی دیکە چین؟ بژاردەکانی بەردەم عێراق چین؟ ڕەنگەم بژاردانە بژاردەی استراتیژی بن ئێستا لە ڕۆژێک و دوانێک چارەسەر نابێت بەڵام دوجار ئەمانە بژاردەیەکن بۆ هەناردەکردنەوەی نەوتی عێراق. یەکێک لە هێڵەکان هێڵی شامی نوێ. ئەم هێڵە ئەگەر تەماشایەکی ئەم نەخشە بکەن لەگەڵ مندا نەوتی بەسرە لێرەوە دێنێتەوە بۆ ناوڕاستی عێراق و دواتریش لە سنووری ئوردنەوە داخلی ئوردن دەکرێت دەچێتە عەقەبە لەوێوە دەچێتەوە دەریای ناوەڕاست. واتە ئەم هێڵەی کە شامی نوێیە عێراق ئوردن میسر دەریای ناوڕاست پێکەوە گرێ دەدا و نەوتەکەی عێراق بەم هێڵەدا دەڕوات. تێچووی ئەم هێڵە 9 ملیارد دۆلارە. پێشتر وەزارەتی نەوتی عێراق حکوومەتی عێراق چەندین جار باسی لەوە کردووە کە ئەم هێڵە دەبێ بنیاد بندرێ قسەی لەسەر کراوە لە ڕووی دیزایانی پرۆژەکەەوە
بە شتێکی باش زانراوە بەڵام دەستوبردی تیان نەکراوە کە ئەم هێڵە ئەمڕۆ بتوانرایە بکەوێتە کار 1600 کیلۆمتر درێژە 1 ملیۆن بەرمیل نەوتی ڕۆژانە دەتوانرێت بەم هێڵە 9 میلیارد دۆلاریەیە هەناردە بکرێت ئەمە یەکێک لە ڕێگاکانە مادام باسی ئوردونم کرد باش شتێکی تر لەگەڵم هێڵەیە باس کەم لەگەڵ ئەم چارەسەرە خێرایی کە لە ڕێی بۆڕی نەوتی هەرێمی کوردستانەوە نەوتی عێراق هەناردە بکرێت یەکێکی دیکە لە ڕێگاکانەوەیە کە لە ڕێی تەنکەریشەوە بە هەمان شێوە لە ڕێی ئوردونەوە نەوتی عێراق هەناردە بکرێت بەڵام ئەمانە ڕەنگە نەکاتەوە و ئاستی سەروی 3 ملیۆن بەرمیلەی کە ڕۆژانە هەناردەی کردووە یەکێک لەو هێڵانی دیکە هێڵی کەرکووک جەیهانە کە ئەمە هێڵی دووەمی کە عێراق تورکیا دەبێت هێڵێک لە هەرێمی کوردستانەوە ڕۆشتووە ئەم هێڵەش دەبێتە هێڵێک کە نەوتی عێراقی پیا بڕوا پێشتری چەند جام پرۆژەیە لە نێوان عێراق و تورکیادا باس کراوە لە ساڵی 1970 ئەم بۆڕیە با بڵێن ڕێکەوتنی لەبارەوە کراوە ئەم بۆڕیەت تا ڕادێک بناغی چیە بەڵام پێویستی بە چاکردنەوە سیانە نۆژەنکردنەوە لە هەندێک شوێن بە تەواوی لە ناوچووە پێویستی بەوەیە 960 کیلۆمتر درێژە نزیکترین بۆڕیە بۆ ئەوەی بچێتە عێراقەوە هاوشێوەی درێژەکەی وەکو ئەوەی هەرێمی کوردستانە 1 ملیۆن بەرمیل نەوتیش ڕۆژانە دەتوانرێت لەم هێڵەوە ببرێ ئەمەش جارێکی دیکە بە جۆرێکە کە نەوتی کەرکووک احتیمال دەکاتە سەری بۆ ئەوەی هەناردەی بازاڕەکانی جیهان بکرێت یەکێکی دیکە لە بژاردەکان بۆڕی دیکەیە کە عێراق دەتوانێت پشتی پێ ببەستێ کە ئەویش هێڵی کەرکووک بانیاسە لە ڕێی سووریاوە لە ڕێی ڕۆژاوای کوردستانەوە بە جۆرێک کێڵگەنەوتەکانی کەرکووک بەندەری بانیاس و هەروەها دەبەسترێتەوە جارێکی دیکە بە دەریای ناوڕاستەوە ساڵی 1952 ئەم بۆ ڕێکخراوەتە کار 22 ساڵە ڕاگیراوە بەهۆی جەنگ و ئاڵۆزی ناوچەکەوە زیانێکی گەورە بەرەو بۆ ڕێکەوتەوە بە تەواوی دەبێت تازە بکرێتەوە 800 کیلۆمتر درێژە 300,000 بەرمیلی ڕۆژانەی پیادا دەپەڕێ کە بەم جۆرەیە دەتوانێت بەم خەتەیە بێتە داخلی سووریا بێت و دەچێتە بەندەری بانیاس و بۆ دەریای ناوڕاستە مەژەیەکێکی دیکەیە لە چارەسەرەکانی عێراق کە لە داهاتووە بیری لێ بکاتەوە یەکێکی دیکە هێڵی کەرکووک سلۆپیە ئەم هێڵە تورکیا زۆر حەز دەکات دروست بکرێت ئەم هێڵە 5 میلیارد مەتر سێجا غازی پیادا تێدەپەڕێت کەرکووک دۆک سلۆپی لە تورکیا بەندەری جێهان دەریای ناوڕاست پێکەوە دەبەستێتەوە و 1.5 ملیۆن بەرمیل نەوتی ڕۆژانە لەگەڵ ئەو 5 میلیارد مەتر سێجا غازی پیادا تێدەپەڕێت تورکیاش ئامادەیی نیشانداواڵێ من 7.9 میلیارد دلار پاڵپشتی ئەم پرۆژەیەکەم چونکە بۆڕیەکی گەورەیە و هەروەها دوو هێڵیە هێڵێکی نەوت و غازی پیادا تێدەپەڕێ کە ئەم هێڵەی لەسەر ئەم نەخشەیە دیاری کراوە ئەمانە چارەسەرە استراتیژیەکانن بۆ داهاتووی نەوتی عێراق بەڵام خێراترین چارەسەر بۆ ئێستەی نەوتی عێراق ئەو هێڵەی هەرێمی کوردستانە کە ئەگەر بێت و ئەم هێڵە بخرێتە کار ئەمەی هەرێمی کوردستان ئەوە لە ئێستاە چارەسەرێکی خێرا 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی کەرکووک هەناردە دەکرێت ئەمەش لە ئەگەریەوەی ئەم جەنگە بەردەوام بێ گەروی هورمز ئاڵۆس پێ باشە با سەیرێ بکەین بزانین زۆر جا بازەوە دەکەین کە لەم جەنگە کاریگەری لەسەر نەوتی عێراقە بووە با تەماشا بکەین بزانم نەوتەکە بۆ چه ئاستێکەکەم بۆتەوە کۆی کەمکردنەوەکان هی ناوچەکە 6.7 ملیۆن بەرمیلی ڕۆژانە کەم بۆتەوە کە 6 لە سەتی دابینکردنی نەوتی جیهان دەبێت ئەمە بە تەواوی بە فعلی کەم بۆتەوە بەس مەترسیش دروست بووە بۆ ئەوەی کە 20 لە سەد نەوتی جیهان دابین نەبێ بۆیە نرخەکەی بۆ جۆرە بەرز بۆتەوە ئەگەر هاوکارانم پەڕی دواترم بنێ بۆی تۆزە بە خێرایی دواتر میوانێکم دەبێت گفتوگۆ لەسەرم بابەتە ئەکەین ئەمە کاریگەریەکانە بە کۆی گشتی بەڵام سعودیە لە پێش جەنگ ئاستی هەناردەی 9.5 ئاستی بەرەمێنانی 9.5 ملیۆن بەرمیلی ڕۆژانە بووە 2 ملیۆنی کەم بۆتەوە واتە 23 لە سەد ئاستی بەرەمێنانی نەوتی سعودیە کەم بۆتەوە عێراق لە پێش جەنگ 4 ملیۆن و 300,000 بەرمیل نەوتی بەرهەم دێنا بەڵام ئێستا کەم بۆتەوە بۆ 2 ملیۆن و 900,000 هەندێک داتا باز دەواکەن کە لەوە زیاتریش کەم بۆتەوە واتە 2 ملیۆن و 900,000 کەم بۆتەوە بەڵام باز لە سەروی 3 ملیۆنیش دەکرێت واتە 65 لە سەد نەوتی بەرهەمێنراوی عێراق کەم بۆتەوە چونکە بۆ عێراق توانای هەڵگرتنی نەوتەکەی تەنها بۆ 6 ڕۆژەیە دواتر دەبێت لابد دەبێت هەناردە بکرێت جینا دەبێت بەرەمێنان وەکەوە ئێستا دەبینین کە لە کێڵگە گەورەکانی بەسرە و عێراق و ڕاگیراوە بەڵام ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان پەیوەندی بە هەناردەوە نیە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان کێشەی نیە بەڵام مەترسیەک لەسەر ئاسمانی هەرێمی کوردستانەیە بۆیە کۆمپانیەکانی نەوت بەرهەمێنانیان ڕاگرتووە کە ئەم دوو خاڵە جیاوازن لە نێوان عێراق و هەرێمی کوردستان لە کۆیت
پێش ئەم جەنگە ڕۆژانە 2,500,000 بەرمیل نەوت بەرهەم دەهات، ئێستا 500,000 بەرمیل کەم کراوەتەوە. ئیمارات لە پێش ئەم جەنگە 3,300,000 بەرمیل نەوتی بەرهەم دێنا، ئێستا 500,000 بەرمیل نەوتی کەم کردوێتەوە. کاریگەریەکان تا ڕادەیەک کەمترن لەسەر ئەم دوو وڵاتە هاوشێوەی عێراق و سعودیە نین. ئەگەر داتایەکی تر مابێت لەسەر ئەم بابەتە باش. ئێستا بۆ ئەوەی قسە لەسەر دۆخی عێراقین لە ڕووی ئەم هەناردە و ئەم شڵەژاویەی دووچاری بۆتەوە لە پرسی هەناردەکردنی نەوت، چونکە داهاتی عێراق بودجێ عێراق پشت بە داهاتی نەوت دەبەسێت. بۆیە ئەم بابەتە قسەی زیاتر هەڵدەگرێ بۆ ئەوەی قسەی زیاتر لەسەرم پرسە بکەین. میوانداری زۆر بەڕێز عاسم جیاد و تەبێژی پێشووی وەزارەتی نەوتی عێراقمان کردووە. بەڕێز کاک عاسم، سوپاس بۆ ئەم دەرفەتە. لەو پرسیارەوە دەست پێ دەکەم، هەڵبەتە لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە لەگەڵماندایە. لەو پرسیارەوە دەست پێ دەکەم کە ئێستا ئەگەر شیکاریەک بۆ دۆخی ئێستای نەوتی عێراقی دۆخەکە چۆنە؟ ئایا بە تەواوی بەرهەمێنان وەستاوە ئەوەی کە بەڕێستان ئاگادار بن، یاخود ئێستا ڕەوشی بەرهەمێنان و هەناردەی نەوتی عێراق لە چ ئاستێکایە؟ شكرا وتحياتي لكم وشكرا للاستضافة. بالنسبة لموقف الإنتاج النفطي، بالتأكيد هو انخفض الإنتاج النفطي العراقي بعد اندلاع الحرب وتأثيراته وبعد کاریگەریەکانی و دوای پڕبوونی عەمبارەکانە لە بەندەرەکانی باشوور و بەدڵنیاییەوە کاتێک کە عەمبارەکان پڕ دەبن پێویستە عێراق بڕی بەرەمێنانی لە نەوت کەم بکاتەوە. لەبەر ئەوە بڕیارێک دراوە کە بەرەمهێنان لە هەندێک لە کێڵگەنەوتیەکان ڕابگیرێت و کار بکرێت لەسەر ئەو بڕێی کە ڕێژەکەی 1,000,000 بۆ 1,200,000 بەرمیل یاخود 1,300,000 بەرمیل لە ڕۆژەکە، هەر ڕەنگە لەوەش کەمتر بێت. لەبەرەوە ئەم بەکارهێنانە ناوخۆیی نەوت لە ڕێگەی پاڵێوگەکانی ناوخۆی عێراقەوە دەبێت بۆ بەدەستێنانی بەرهەمە نەوتیەکان و بۆ ئەوەی کە بڕێژ بەشێکی زۆر یا بڕێکی تری لەو نەوتە هەناردەی ویزگەکانی بەرهەمێنانی کارەبا بکرێت. بەڵ کاک عاسم، سەبارەت بە ئەم بابەتەی کە ئێستا بەرۆکی عێراقی گرتووە لە ڕووی شڵەژاویەک لە ئەوەی کە نازانێت چ دەرچەیەک بۆ ئەم نەوتە بدۆزێتەوە، ئەمە گرێبەستەکانی نەوت گرێبەستی دواخراون، کاریگەری خێرا دەکاتە سەر داهاتی نەوت لە عێراق یاخود لە داهاتووە و لە چەند مانگی ترە ڕەنگەداتەوە؟ نعم، أولا الحلول صعبة، يعني في لە ڕاستیدا چارەسەرەکان قورسن، ئەوەش لە سایەی پشتبەستێنی عێراق بە دەواازەی باشووری بە شێوەیەکی تەواو کە بە تەواوەتی لێسادا وەستاوە و بە هیچ شێوەیەک نەوتی لێو هەناردە ناکرێت. هەروەها دەواازەی باکووریش لە ڕێگەی بەندەری جیهانەوە وەستاوە. لەبەر ئەوە لە ئێستادا چارەسەرێکی وا لە ئارادانیا باز دەکرێت لە بەندەری بانیاد. لە ڕاستیدا ئەوە بە بەکاربردننی میدیاییە، چونکە ئێمە لە ئێستادا هیچ بۆریەکمان نییە بۆ بەندەری بانیاد لە سووریا. لەبەر ئەوە لە ئێستادا بۆ عێراق قورسە کە نەوت هەناردە بکات لە ڕێگەی ئەو بەندەرانەوە، چونکە ئەو بەندەرانە بەردەست نین کە بەندەری ڕاستەقینەن و دەکرێت لە ڕێگەیان و نەوتە ناردە بکرێت. خۆ ئەگەر دەست بکرێتەوە بە هەناردەکردنی نەوت لە ڕێگەی کێڵگەکانی باکوورەوە، ئەوە دیسان پرۆسەی بەرەمێنان و گەیشتن بە ڕێژەکانی ڕابردوو پێش ئەوەی کە ئەم دۆخە بێتە ئاراوەوە ڕەنگە چەند هەفتەیەکمان پێویست بۆی کە بگەینەوە ڕادەی بەرەمێنانی پێش قەیرانەکە کە دەکاتە نزیکەی 200,000 بەرمیل. چونکە خۆتان باش دەزانن هەرێم لەگەڵ حکوومەتی فیدراالیدا ڕێکەوتووە کە نزیکەی 240,000 بۆ 250,000 بەرمیل لە ڕۆژێکدا بەرهەم بهێنێتە لە 150
یاخود با بڵێ 50,000 بەرمیلی بۆ بەکارهێنانی ناوخۆی دەبێت بۆ سووەگەتن لە بەرهەمەنەوتیەکان و ئەوی تری کە زیاد لە 190,000 بۆ هەناردەکردن دەبێت. بۆیە ئەمەش پرۆسەیە کە پێویستی بەکاتە کە ئەوەش وەستاوە بەهۆی مەترسیەکانی جەنگ و بارودۆخی جەنگەوە. بەڵام ئەگەر بێت و نەوت هەناردە بکرێت یا بۆ نمونە نەوتی کەرکووک لە ئێستادا کە بڕەکەی نزیکەی 300 بۆ 320,000 بەرمیلە لە ڕۆژێکدا ئەگەر ئەم بڕێ بگاتە پاڵوکەکانی باکوور لە بێچی یاخود بۆ ئەوێ دەچێت لەبەرەوە هیچ بڕێکی ترمان نییە کە زیاتر بێت و هەناردی بکەین خۆگەر بێت و بەشێک لەو بڕە نەوتە بەرەمێنراوە لە کێلگەکانی کەرکووکەر بۆ نمونە تەرخان بکرێت بۆ هەناردەکردن و ئاڕاستەی یاخۆت هەناردەی پاڵوگەکانی باکوور نەکرێتەوە دەکرێت بڕێکی بمێنێتەوە هەناردە بکرێت بەڵام لە بەسرەوە بڕی بەرەمێنراوی نەوت بە شێوەیەکی گەورە و بەرز هەناردە بکرێت ئەوە بۆ هێم بارودۆخۆ لە باشترین حاڵەتە تەنیا 150,000 بەرمیل هەناردە دەکرێت هەرچەندە ئەوەش پرۆسەیەکە کە پێویستی بە ئەنجامدانی وتوێژە لەگەڵ هەرێمی کوردستاندا چونکە بۆری هەرێم بۆریەکی وەبەرهێنانە و ئەو کۆمپانیانەش ڕەنگە داوای ڕسوماتی گەورە بکەن لەبەر ئەوە لە ئێستادا پێم وابێت حکوومەت و وەزارەت تەرکیزیان لەسەر ئەوەیە کە چۆن بتوانن بەرهەمە نەوتیەکان دابین بکەن و پاشان ئەو نەوتە خاوە بگوازنەوە بۆ پاڵوگەکان بۆی کە بەرهەمە نەوتیەکان بەرهەمێن بۆی کە قەیرانی دروست نەبێت. کاک عاسم سەبارەت بە بابەتی ئەو بۆڕی هەرێمی کوردستان و چارەسەری کە بەڕێستان باستان کرد پێت وایە بە زووی بێتە دیوارێمی کوردستان و کۆمپانیا نەوتیەکانی با بڵێن پەیوەندیدار بەو پرسەوە کەوتت بۆڕیەکی وەبەرهێنانیە پێت وایە بە زووی چارەسەر بێت و ڕێک بکەون بەوەی کە نەوتی کەرکووک بە بۆڕی هەرێمی کوردستان بچێتە بەندەری جەیهان؟ بالتأكيد يعني هذا يتوقف على يقومان أوش پەیوەستە بە ئەنجامی وتوێژەکان لەگەڵ لە نێوان لایەنە پەیوەندیدارەکانە هەرێم و ئەو لایەنانەی کە خاوەنی و بۆریە نەروەها حکوومەتی هەرێم لە ئێستادا بارودۆخی قورسە و وڵات ڕوبەڕووی کێشەیەکی گەورە بۆتەوە لە ڕووی ئابووریەوە لەبەرەوە کاریگەریەکانی لەسەر هەموو ڕۆڵەکانی گەلی عێراقن نەک تەنیا لایەنێکی دیاری کراوە لەبەر ئەوە پێویستە لەسەرمان بەرژەوەندی باڵای نیشتیمانی پێش بخەین و بیخێنە پێش هەموو کێشەکانی تر و کێشەکانی تر بخەینە لاوە بۆ ئەوەی ئەمڕۆ بتوانین پێکەوە بە دوای کۆمەڵە چارەسەرێکی ڕیشەیدا بگەڕین کە لە خزمەتی بەرژەوەندیەکان هەوڵاتی عێراقیدا بێت لە بەرژەوەندی ئابووری عێراقی بێت لە بەرژەوەندی هەوڵاتیانی عێراقی بێت لە سلێمانی هەولێر و ئەنبار و بەسڕە هەموو شوێنێکی تر لەبەرەوە چونکە لە ئێستادا عێراق ڕوبەڕووی کێشەیەکی گەورە بووەتەوە ئەم کێشەیەش پەیوەندی هەیە بەوەی کە چۆن بتواندرێتە عێراق نەوتەکەی خۆی هەناردە بکات تەنان ئەگەر بە نزمترین ئاسیش بێتە لەبەرەوە پێویستە لەسەرمان ڕێبکەوین بۆی کە بزانین چۆن توانین نەوت هەناردە بکەین لانی کەم بۆەوەی کە داهاتمان هەبێت و بتوانین زیانەکانمان کەم بکەینەوە چونکە لە ئێستادا ئەگەر بێت و عێراق بەلانی کەم و بۆ نمونە پێشتر 3 ملیۆن و 400,000 بەرمیلی هەناردە دەکرد و بە گوێرەی سعری ئەمڕۆ بێت کە بەلانی کەم $80 بێت ئەوە لەسەر ئەو بنەمای عێراق ڕۆژانە نزیکەی $270 ملیۆن زیان دەکات واتە لە مانگێکات دەگاتە نزیکەی $80 ملیارد کەواتە قەبارەی زیانەکان ئەجگار گەورەیە چونکە عێراق پشت دەبەستێت بە هەناردەی نەوت بۆ پارەدارکردنی بودجە ئەوەش بەشێکی زۆری لە داهاتە نەوتیەکان دابین دەکرێت لەبەرەوە پێویستە هەموو پێکەوە هاوریکاری یەکتری بکەین و کێشەکانی ترمان کە هەیە دوایان خێن بۆ دوای تەواوبوونی ئەم قەیرانە وە لە ئێستادا کار بکەین و هەماهەنگی بکەین بۆی کە بزانین چۆن دەتوانین دووبارە نەوت هەناردە بکەینەوە لە ڕێگەی دەواازەکانی باکوورەوە چونکە ئەوە تاکە دەواازەیەکی سەرەکیە کە لە ئێستادا بەردەستەوە عێراق دەتوانێت لەو ڕێگەیەوە نەوتەکەی خۆی هەناردە بکات. بەڕێز عاسم جیهاد سەبارەت بە بابەتی داهات کە تۆش ئاوڕێکت لێدایەوە کە داهاتی نەوتە ئایا ئەگەر ئەم کێشەیە بەردەوام بێ و نەوتەکەی نەتوانێت عێراق بیگەێنێتە بازاڕەکانی جیهان ئەو مەترسیەی کە باسی لێوە دەکرێت گرفت بۆ داهات دروست بێت و حکوومەت
پارەی لە بەردەستانە بێت ئایا دەگاتە ئەوەی کە گرفت بۆ موچەی عێراقیەکان دروست بێت؟ أكيد يعني أكيد أنا بێگومان من باسم کرد يعني لا سمح الله خوا يعني نەخواستە كل ما تمتد ئەگەر أيام الحرب ڕۆژەگاری شەڕ درێژ بێت و شەڕەکە زیاتر درێژ بخێنێتەوە زیانەکانمان زیاتر دەبن هەروەکو باسم کرد ئێستا عێراق ڕۆژانە نێزیکەی ئەگەر بێت نرخی بەرمیلێک نەوت بۆ نمونە بڵێن $80 بێت ئەوە عێراق ڕۆژانە $270 میلیۆن زیان دەکات ڕۆژانە کەواتە باردۆخەکە چۆن دەبێت ئەگە زیان لە چەند مانگێک بخێنێت لەبەرەوە بەدڵنیاییەوە ئەوە ئەو باردۆخێکی وا کاریگەریەیەکی دەبێت لەسەر داهات و بودجە با ڕوبڕووی کورتێنان دەبێتەوە ڕاستە کەسانێکان کە دەڵێن عێراق یەدەگیەکی دارایی باشی هەیە بەڵام ئەو یەدەگیە داراییە بۆ قەرەبکردنەوەی زیانەکان نییە کە بۆ هەینەوە بەرمان دەکەوێت تۆ دەتوانانی کێشەکە چارەسەر بکەی بۆ ماوەی مانگێک بەڵام زیانەکان زیانن لە داهاتدا چۆن بتوانین قەرەبووی و زیانانە بکەینەوە لەبەرەوە کێشەکە گەورەیە کێشەی گەورەیەکە ڕوبەڕووی عێراق و بودجێ عێراقی دەبێتەوە هەروەکو وتیشم پێویستە لەسەرمان پێکەوە کار بکەین بۆی کە چارەسەری گونجاو بدۆزینەوە بۆ ئەوەی زیانی گەورەترمان بەرنەکردیا خۆ هیچ نەبێ زیانانەکەم بکەینەوە چکە زیانەکانی هەناردەکردنینەوە بۆ عێراق هێجگار گەورن لەبەرەوە هەروەکو باسم کرد عێراق زۆر باش لە بەردەم کێشەیەکی گەورە و قەیرانێکی گەورەدایە ئەوەش بەهۆی ڕاوەسانی هەناردەکردنینەوە توی عێراق و ئەو داهاتانی کە دەرگە ناردەکردنینەوە دەستمان دەکەێت بێگومانەوە کاریگەری دەبێت لەسەر دابینکردنی موچە هەرۆکو باست کرد و ئێمە هیوادارین ئەم شەڕە بوەستێت و زۆر کێشەکان چارەسەر بکرێن بەڵام پێویستە واقع بینانە کار بکەین ئەگەر بۆ ماوەیەکی درێژتر شەڕەکە بەردەوام بێتە ئەو کاتە دەبێ بزین چۆن دەتوانین ئەو بابەتە چارەسەر بکەین لەبەرە بەدڵنیاییەوە حکوومەت هەوڵ دەدات چارەسەر بدۆزێتەوە خۆ ئەگەر بێت و کێشەکە بۆ ماوەی مانگێک بێت ئەوە ڕەنگە بتوانێت چارەسەری بە بدۆزینەوە و کاریگەریەکانی قەیرانەکە کەم بکەین و نهێڵین کێشە بۆ دابینکردن موچە دروست بکات. بەڵێ کاک عاسیم دوایین پرسیارم سەبارەت بە وڵاتانی ئۆپێکە ئێستا لە ناوچەیەکە جەنگ هەیە کە هەردوو لا بەرژەوەندێ وزەیەکانی یەک دەکەنە ئامانج لە ناوچەکەیە وڵاتانی کەنداوی خاوەن نەوت دەکرێنە ئامانج و ئەوە تا عێراق کێشەی گرفت بۆ هەناردە و بەرەمێنانی نەوتی دروست بووە ئارامکۆی سعودی هێرش دەکرێتە سەری و ئێران خۆی وڵاتێک کە پێگەیەکی نەوتی هەیە و ئەندامی ئۆپێکە ئایا ئەم جەنگە ئەگەر تەواو درێژە بکێشێ و قوڵ بێتەوە داهاتووی ئۆپێک لاواز ناکات؟ لا أكيد يعني اليوم مو فقط نابێگومان نەک تەنیا ڕێکخراوی ئۆپێک هەموو جیهان لە ئێستادا لە بەردەم قەیرانێکی ئابووریدان ئێستا ئابووری جیهانی دەکەوێتە بەردەم قەیرانێک دەکەوێتە بەردەم کێشەی هەڵاوسان و هەروەها دەکەوێتە بەردەم کێشەیەکی ئەجگار گەورە چەندین قەیرانی یەک لە دوای یەک دروست دەبنە ڕێکخراوی وزەی جیهان داوای بەستنی کۆبوونەوەیکی بەپەلەی کرد بۆ تاوتوێکردنی بابەتی ئەمبارە استراتیجیەکان وڵاتەکان یەدەگی نەوتیان بەکاردەهێنن کۆمپانیای ئارامکۆ هۆشداریدا لە لێکەوتە کارەساتبارەکانی ئەم جەنگە بەسەر بازاڕی جیهانی ئەوەش بەهۆی وەسانی کەشتیوانی جیهانی لە تەنگەبەری هورموز و ئەمبارەکان یان بڕی ناو ئەمبارەکان وردەکەم دەبنەوە لەبەرەوە ئەمە قەیرانێکی جیهانیە نەک تەنیا بە وڵاتە بەرەمێنەکانە بەڵکو بۆ وڵاتە بەکاربەرەکانیش هەوانیش بە هەمان شێوە ڕوبەڕووی هەمان کێشە دەبنەوە چ لە کەرتی نەوتا لە کەرتی غازدا بۆیە ئەم کورتێنانە لە ساتە وەخت و کاتێکی واتە بۆ نمونە وڵاتانی خلیج کەندا و ڕۆژانە 20 میلیۆن بەرمیلیان هەناردە دەکرد یاخود بڕێک کێجگار زۆریشان لە گاز سروشتی هەناردە دەکرد و بازاڕی جیهانیان پڕ دەکرد بازاڕی ئاسیا کە پشتی دەبەست بە وڵاتانی کەندا و بۆنەوە وڵاتی چین و کۆریا و هندستان و ژاپۆن ئەم وڵاتانە پیشیان بە نەوتی کەندا و دەبستەوە جگە لە وڵاتەکانی تری ژۆکە ئەوروپا و غێری تر لە وڵاتەکانی تر لەبەرەوە
ئەمڕۆ کاریگەریەکانیە جەنگە بۆ سەر ئابووری وڵاتانە جەجگار گەورەیە نەکتەنیا بۆ زە بەڵکو کاریگەریشیان هەیە لەسەر و کەرتەکانی تر لەبەرەوە چونکە نرخەکانی بارکردنی نەوت بەرز بۆتەوە پاسەوانیکردن دڵنیاییکردن بۆ کەشتیەکانی گواستنەوەی بەرز بۆتەوەش کاریگەری هەیە لەسەر خۆراک و چەندین بابەتی تر کە ئابوورین پەیوەندیان دەبێت و کاریگەریان لەسەر دروست دەبێت تەنان لە ڕووی ئەمنی شد لەبەرەوە کێشەکە تەنیا پەیوەندیە بە ناوچەی کەنداوە کاریگەرەکانی جەنگ لەسەر هەمووان زۆرە و هەمووان باجی ئەم شەڕە دەدەن لەبەر ئەوە کاریگەریەکان هەروەکو باسم کرد نێگەتیڤن نەرێنین لەسەر هەموو وڵاتان بە تایبەتی ئەو وڵاتانەی کە بەرهەم هێنەرن یاخۆت نزیکن لە ناوچەی جەنگەوە. بەڕێز عاسم جیاد و تەبێژی پێشووی وەزارەتی نەوتی عێراق زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە. هەر بابەتەکانی پێوەست بەم جەنگە کە کارکردنی لە کێڵگەی کۆرمۆری غازی لە چەمچەماڵ ڕاگرت گرفت بۆ غازی ماڵان و بۆ شوێنانە دروست کرد کە پشت بە غاز دەبەسن بۆ گفتوگۆکردن لەبارەی کێشەی کەمی غاز خاوەن سەمونخانە و نانەوەخانەکانی سلێمانی لەگەڵ قایمقامی سلێمانی بە وەکالەت کۆبوونەوە لە پاش کۆبوونەوە کەش سەرۆکی سەندیکاکانی کرێکارانی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوەنیدا ڕایگەیان بەڵێنیان پێدراوە کە بڕی غازی پێویست بۆ نانەوەخانە و سەمونخانەکان دابین بکرێت. پێمە وەکو سەندیکاکانی کرێکارانی کوردستان ئەمڕۆ لەگەڵ نوێنەری نانەوەکان و ڕاگەیاندنی نانەوەکان کۆمەڵی کێشەمانە بوو کە یەکێ لەوانە سەرگیترینیان کێشەی غاز بوو لەبەرەوەی خۆتانەزان غاز گران بۆ بەڵام سوپاس بۆخوا ئێساوا بەرەو بازبوونە ڕاتەوە کۆرمە کەوتۆتەوە کار و ئێمەش بەڵێنمان پێدراوە وەکو نانەوەکان کە هاوکارمان بوو کاکفازیش بەڵێنەوەی پێیاوین کە لەمە ولا زیاتر دەم داواکانمانەوە بێ و ئیتر نە نانەوەکان داوای ئەویان کردووە گنان گرانکەن نەنانەوەکان کێشی گونک کە مەکەنەوە نەی شتێک ڕووە و سپاس بەخوا ئاسایی بۆتەوە هەر ئەمڕۆیە و بەیانی ژۆک خۆی لێتەوە غازەکە و کۆمەڵی کێشەی وردە هەیەش بەڵێنی پێیاوی نێمە نووسراوێکی بینێ و لەسەر نووسراوەکان کێشەکانمان چارەسەر بکا و هیچ کێشە. هەر پێوەست بە غازی ماڵان نرخی غازی ماڵان و لە هەولێر گران بووە و ئەو گرانبوونەش بە بەردەوامە یعنی تاوەکو ئێستا کێشەکە چارەسەر نەبووە وەزارەتی سامانە سروشتیەکانی چارەسەرێکی بۆم بابەتە خستۆتە ڕوو ئەڵێ بۆ لەمە دووە دابەشکردنی غازی ماڵان دەبێ بە کارتی ئەلکترۆنی و سەرەتاژ لە هەولێر ئەو هەنگاوە جێبەجێ دەکەن بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر ئەو قەیرانی غازەی لە هەولێر هەیە و هەروەها چارەسەرەکان بڕیار محەممەد پەیامنێری کورسات نیوز هەندێک زانیاریمان بۆ دەخاتە ڕوو. سلااوتان لێبێت دوای ئەو شەڕ و ئالۆزیی کە لە نێوان ئیسرائیل ئەمریکا لەگەڵ ئێران ڕوویداوە لە ماوەی ڕابردوو بەو هۆیەوە بەشێک لە پێداویستیەکان نرخەکانی بەرز بۆتەوە لە چوارچێوێژدا نرخی غازی ماڵانیش هەروەها ئەو غازەی کە شوفێران بەکاری دێهێنن نرخەکەی بەرز بۆتەوە بە شێوەیەکی بەرچاو ئەنی من ئێستا لە یەکێک لە کۆگاکانی غازم لە هەولێر ئەنیەگەر پێشووتر هەر بتڵێکت لەو بتڵانە غازت بکڕی باکەهی ماڵانە با 8500 دینار دەتکڕی یعنی ئەگەر زۆر بووە بە 9000 دینار دەتکڕی بەڵام ئێستا دوێنێ و پێرێ نرخەکەی بوو بۆ 25000 بەڵام ئێستا کە قسە دەکەین نرخەکەی بۆتە 15000 دینار جا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەمکردنەوەی ئەو نرخە زۆرەی کە لەلایەن بەشێک لە بازرگانانەوە دانراوە کەمتر بکرێتەوە هەوڵی داوە لە ڕێگای کۆبوونەوە هەر ماڵێک بۆ ماوەی مانگێک دووجار واتە دوو بتڵی غازی پێ بدرێت بۆ ئەوەی بە شێوەیەک هاوڵاتیان غاز بە شێوەی گران نەکڕن و لەگەڵ ئەوەشدا ینی غازی ئەو شوفێرانەی کە غازی ئۆتۆمبیل بەکاردێن بە تایبەتی ئۆتۆمبیلەکانیان کە غازە نرخەکەی بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە ینی پێشەوەی ئەو دۆخە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران دروست بێت ینی بۆ هەر لە ترێک غاز بڕی 450 دینار یاخۆت 500 دینار بوو بەڵام ئێستا بۆتە 950 دینار کە ئەمەش بارگانێکی زۆری لە لای خەڵکی دروست کردووە هەوڵ دەدرێت لایەن پارێزگاری هەولێر و پارێزگارەکانی دیکەشەوە نرخی غاز کۆنتترۆل بکرێت بەڵام وەکوتم تاوەکو ئێستا بەهۆی کەمی غازەوە نەتواندراوە نرخەکە کۆنتترۆل بکرێتن هەرچەندە بەراورد بە چەند ڕۆژی ڕابردوو نرخەکەی دابەزیوە وەکوتم دوو ڕۆژ پێش ئێستا نرخی یەک بوتڵی غازی ماڵان
بە 20,000 تاوەکو 25,000 دینار بوو بەڵام ئێستا کە من قسەی تێدا دەکەم لە یەکێک لە کۆگا گەورەکانی غازی تیجاریم یاخود غازی بازرگانیم کە غازی ماڵان دابین دەکات لە هەولێر بۆ هەر بتڵێک غاز بڕی 15,000 دینار لە هاوڵاتیان وەردەگیرێت و ئەو بۆ کۆنتترۆلکردنی نرخەکەش وەکوتم لەم ڕۆوە پارێزگاری هەولێر بڕیاری داوە کە بۆ هەر ماڵێک بۆ ماوەی مانگێک 2 بتڵ غازی پێ بدات بە شێوەی کۆبۆن دەبێت و ئەمڕۆ یەکەم وەجبەی ئەو غازی کە بۆ بە کۆبۆن دابش دەکرێت بەسەر هاوڵاتیاندا دابش کراوە بۆ نرخەکە گۆڕانکاری لە بازار دروست کردو و غازی بازرگانی نرخەکەی دابەزی و بە تایبەتی هیماڵان بەڵام ئەو غازێک کە بۆ ئۆتۆمبیل بەکاردێت هێشتا نرخەکەی وەکو ڕۆژانی ڕابردوو بۆ هەر لترێک غاز بڕی 950 دینار لە شوفێران وەردەگیرێت. خواستێکی زۆر لەسەر کڕینی چرا لە بازاڕەکانی کەرکووک دروست بوو بە هۆیەوە نرخەکەی 350% بەرز بۆتەوە. ئەوەش نیگەرانی لای هاوڵاتیان لێکەوتوتەوە چونکە لە ئێستای ئەم بێکارەبایە کارێکی کردووەکە بۆ ڕووناکردنەوە خەڵک پەنا بۆ کڕینی چرا و فانۆز و ئەوانە دەبا بەڵام نرخەکەی زۆر بەرز بۆتەوە. لە کەرکووک بەهۆی نەبوونی کارەباوە بازاڕی کڕینی چرا گەرم بووە و فرۆشیارانیش دەڵێن زۆری خواز لەسەری وای کردووە کە نرخەکەی بەرز بێتەوە. بازارێکی تایبەتە بە چرا و تەباغی نەوتی لە کەرکووک بەرزبوونەوەی نرخەکانی کڕیارەکانی تووشی شۆک کردووە. ئێستا خواستێکی لە ناکاو چووەتە سەر کڕینی ئەم جۆرە کاڵایانە. گۆڕانکاری نرخەکان چەندین هێندە زیادی کردووە بۆ نمونە لە 10,000ەوە بۆ 45,000 دینار نرخی تەباغی نەوتی بەرز بۆتەوە. زلفەکە وای کردووە بەدی ئەمڕۆکە بەدای شتانە بگەڕین بەڵێ گران بووە جاڵەنەوە دەوانە بە 4 و 5 و 6 بوو سەوە داوای 15 ئەکات ئەوە داوای 12 ئەکات لا بالبيت قديم 40-50 سنة مال والد. هاتم تەنها شوێنی فتیلەی چرا بکڕم پێم سیر بوو نرخەکەی 7,000 دینارە من خۆم 2,000 دینارم بۆی دانابوو بە ناچاری کڕیم بە 7,000 هیچ بارودۆخی ئۆتۆنیە خواستێکی لە ناکاو هاتۆتە سەر ئەم کەلوپەلانە من هەز بە قڕۆغەکردنی بازار دەکەم کە ئەم بارودۆخی وڵاتان بە دەرفەت زانراوە بۆ بەرزکردنەوەی نرخ. غالي فرۆشیارەکانی چرا و تەباغی نەوت لە کەرکووک دەڵێن کاتێک زۆرترین خواست لەسەر کاڵایەک دروست دەبێ لە کۆگاکان بەرەو کەمبوونەوە دەچن ئەمەش وا دەکات نرخەکەی بەرز ببێتەوە. قبل اسبوع رحت على الجمله الرئيسيه مال هاي الشغلات يعني شومەتە لای جملە فرۆشان تاوکو چرا و تەباخی نەوتی بکڕم و لە بازاردا بیان فرۆشمەوە لەم ڕۆژانەدا نرخی و کەلوپەلانە بە ڕێژێکی زۆر بەرز بوونەتەوە بەرزبوونەوەکەش بە ئەندازەیەکە کە لەگەڵ ڕابردوودا بەراورد ناکرێت. من الجمله الرئيسيه هاوڵاتیان وەک پلانی جێگرەوە لە ئەگەری نەبوونی غاز و کارەبا پەنا بۆ کڕینی تەباغی نەوتی و چرا دەبن. زۆربوونی خواست بۆ کڕینیان تەنها بۆ دووربینی هاوڵاتیانە بۆ پاراستنی خێزانەکانیان و ئامادەکاریەکە بۆ هەر بارودۆخێکی لە ناکاو. ئەگەرچی ساڵانێکی زۆر بوو کاسبکاران لە بازاڕەکانی کەرکووک فرۆشتنی فانۆس و لاڵە و چولەیان لە دوکانەکانیان کەم بوو بازاریان لاواز بوو بەڵام ئەو بارودۆخەی ئێستا دروست بۆ بە جۆرێکە نرخی فانۆس لە 10,000 بۆ نزیکەی 50,000 دینار بەرز بۆتەوە. ئاسۆ ئەحمەد کورسات نیوز کەرکووک. یەکێتی هاوردە و هەناردەکارانی هەرێمی کوردستان داوا دەکات بەرهەمە خۆراکیەکان لە هەرێمی کوردستانەوە هەناردەی دەرەوە نەکرێن. بۆی بزانین ئەم یەکێتی هاوردە و هەناردەکارانم بڕیاری بۆچی داوە و هەروەها یاخود ئەم داواکاری لە چیەوە سەرچاوی گرتووە و هۆکارەکانی چین؟ من کەمال پەیامنێری کورسات نیوز چۆتە یەکێتی هاوردە و هەناردەکاران و زانیاری زیاترمان دەداتێت. سڵاوتان لێ بێوم کاتتان باشە مێسال لە یەکێتی هاوردە و نادنکارانی هەرێمی کوردستانین دیارە لە ئێستادا بڕیارێک دەرچووە سەبارەت بە ئاڵوگۆڕی بازرگانی تەنها لە ناوخۆی هەرێمی کوردستاندا ئەویش بەمبەستی پاراستنی ئاسایشی خۆراک لە ناوخۆی هەرێمی کوردستاندا وەک دەزانی لە ئێستادا
ناوچەکە بارودۆخی سەخدا تێبەردەبێ ئەوش بەهۆی جەنگی نێوان ئیسرائیل و ئێران و ئەمریکا ئەمە بۆتەوەی ئەوەی کە ئاڵ و گۆڕە بازرگانەکان کەم بێتەوە لە ئێستاش دایەتی هاوردە و نادنکارانی هەرێمی کوردستان بڕیارێکی نوێیان دەرکردووە سەبارەت بە ئاڵ و گۆڕی بازرگانی هی خۆراک بە تایبەت دەبێت لە ناوخۆی هەرێمدام ئاڵ و گۆڕە بکرێت و نابێت ببرێتە کەلوپەلی ناوخۆی یاخود بڵێ خۆراک ڕوانەی ناوچەکانی دیکە بکرێت من بۆ زانیاری زیاتر لەسەر ئەمە شێوازەکەی چۆنە قسە لەگەڵ میوانەکەم دەکەم ئەویش کاگ شێخ مستەفا عەبدوڕەحمان بۆی زانیاری زیاترمان باتێ سەرۆکیەتی هاوردە و نادنکاران کاشەگیان سڵاو لێ بێت سپاسەکەم سەبارەت بەم بڕیارە نوێی کە دەرتان کردو بۆ ئاڵوگۆڕی بازرگانی کاڵاکان یاخود خواردەمەنی بەتایبەت لە ناوخۆدا ئەمە چۆنە بازرگانان بێت چی بکەن لەمەوە ئەمەناوی خۆی گەورە تەبەن حکوومەت هەرێمی کوردستان هاتووە ئەم بڕیاری دەرکردووە ئێمەش لەسەر ڕۆشنایی ئەو بڕیاری حکوومەت هەرێمی کوردستان هەموو ئەندامانمان ئاگادار کردوتەوە ئەوانی کەەوە بە تایبەتی لە بواری خوارەک کار دەکەن کە کاڵاکانیان لەناو خۆ برە و پێ بدەن وادە لە نێو شارەکانی هەرێمی کوردستاندا بتوان مامەڵەکە زیاتر بەرفراوان کەن نەکو ئەوی بینێرنە دەرەوە یاخود بۆ شارەکانی خواروی عێراق هەنار دەیکەن بۆیە ئێمە بمانوێ نەمانەوێت لە کاتی گرژی و ئاڵۆزیە سستی ئابووری دروست ئەبێ لەم کاتەشتا کە گرژ و ئاڵۆزۆکی زۆر هەیە بۆیە کە نامانەوێت ئێمە ئەو بەرهەمە خۆراکیانی کە ناو کۆگاکان داهەن کەم بکەن ئەمانوێ زیاد بێنین بۆی ئەوە کەم نەکرێ ینی بتواندرێ هاوڵاتیان زیاتر دڵیان بەوە خۆش بێ کە لە هەرێمەکاندا خۆراکێکی زۆر هەیە و کەمی خۆراک بە خۆیانەوە نابینن بە دنیایشەوە من هەموو کاتێک ئەو بەرچاوڕوونیم داوە بە هاوڵاتیان و لێرەشەوە زیاتر بەرچاوڕوونیە دەم کە ئێمە کاڵایەکی زۆری خۆراکمان لە کۆگاکاندا هەیە بە هیچ شێوەیە کەم ناکاوە کاڵایەکی زۆریش لە ڕێگەی کە دێ لە ڕێی ئیبراهیم خەلیلەوە دێ و شکر بۆ خوا ئەو دەواازانەی کە بە ڕووی ئێرانەوە بوو ئەوانش کراونەتەوە کە لەوێ ئەو کاڵایانی کە لەوێ ئەهات بۆمان ئەویش هەر بەردەوام دێ واتە ئەم بڕیاری کە دەرکراوە لەبەر بەرژەوەندی هاوڵاتیانە بۆ ئەوەی کەوا هەز نەکەنکەوە کەمی خۆراک دروست ئەبێ بچێ بۆ پارێزگەکانی عراق چونکە ئێمە چوار پارێزگاین بەڕاستی بۆ خۆمان زیاتر ئەتوانین هەموو کارەکانی خۆمان بە شێوەیەکی ڕێک و پێک لە ناو خۆدا بە شێوەیەک ڕاپەڕێنین بەڵام پارێزگانی عێراق زۆرن و ئێستا دورگەی هورمزیش کەوتوتە کێشەوە واتە لە قەسریشەوە لەوانەیە لەوێ کاڵانەیە ئەوان بەس خەتی ترێبیلیان ئەمێنێ ئەو خەتە ترێبیلش قەرەباڵغێک دروستەکە لەوانەیە ناو عێراقدا لەوانەیە ئەزمەیەکی خواردن دروست ببێ ئێمە نامانەوێت لە هەرێمی کوردستان ئەو ئەزمەیە دروست ببێ بۆ ئەوی کەوان نەچێتە پارێزگانی کە ئەو ڕێگریە کراوە و ئەندامانمان ئێمە ئاگادار کردوونەتەوە کە بتواندرێن لەناو خۆدا برەوە بە کارەکانیان بدەن و خۆراکێکی زۆر هەیە و ئینشاءالله ئێمە هیچ کەمی خۆراک بە خۆمانەوە نابینین زۆر باشە ئەم ئاڵوگۆڕە تەنها لە ناو خۆیان ونە گرفتی نییە خود لەگەڵ پارێزیەکانی دیکە ئاساییەوانە تا ئێستا هیچ گرفتێک نییە و نابێت گرفت هەبێت چونکە هەرێم یەک هەرێمە هەموو شارەکان وەکو یەکن ناوێت هیچ گرفتێک هەبێ ئەگەر هاتو هەر گرفتێک هەبێ ئەوە بەسەراحەتەن ئەبێت چارەسەر بکرێ چونکە تا ئێستا ئێمە بمانوێ نەمانەوێت لە بین شارەکانی هەرێمی کوردستاندا چەند مەرزێک هەیە وازای مەرزی ئیبراهیم خەلیل بۆ دهۆکە ئەگەر هاتو بڵێ لە دهۆکە و نابێ بێ بۆ هەولێر و بۆ سلێمانی ئەنێەوە لە دهۆکە چی ئەکا یاخود ئێمە ئەو هەموو سەوزە و میوە و شیرەمەنی و کاڵایەکی زۆر لە ئێرانەوە دێ ڕۆژانە بۆ سلەیمانی ئەبێ بچێ بۆ هەولێریش و بۆ دهۆکش بۆیە لەبەر ئەوە ڕەچاوی هەموو کارێک کراوە کە بتواندرێ ئێمە لە هەرێمی کوردستاندا خۆمان دوور بگرین لە کەمی خۆراک و لە گرانی کاڵا ئەم بڕیارە تەنها خواردەمەنیەکان ئەگرێتەوە یاخود هەموو پێداویستیەکان ئەگرێتەوە بەبێ جیاوازی نەنا ئێستا لەم کاتەدا خۆراکە بگرێتەوە چونکە خۆراک شتێکی سەرەکیە بۆ شتی تر ئەتیادیە ینی پسکیت و مەسەن شکلێت و تقریبا ئەوش لە زمانی خۆراکایە ئەوش ناتوانێت بەڵام جلوبەرگ و کەمالیات و شتیوە زۆر کەم کاتە پێویستمان نییە بەو شێوەیە احتیمالە ینی ئەوە تۆزێک ئارەزویان لێ بێ بتوانن بینێرن بەڵام ئێمە هەوڵ ئەدەین عمومەن بۆی لەم کاتەیە کارەکانمان هەمووی بەیەکەوە بێ هەل لە ناو هەرێمی کوردستاندا کارەکان بەڕێوە ببرێ باشترە بۆی ئێمە لە هیچ کاڵایەکان کەم نەبێت زۆر سپاس بەڕێزن بەڵێ ئەمە وتەی میوانەکان بۆ شێخ مستەفا عەبدوڕەحمان سەرۆکیەتی هاوردە و نادنکارانی کوردستان سەبارەت بۆ بڕیارە نوێی کە دەرچووە بۆ ئاڵوگۆڕی بازرگانی خود ئەو خواردەمەنی پێداویستیانە هەیە کە تەنها لە ناوخۆی هەرێمی کوردستان خۆ بڵێنە نێو پارێزگاکانی هەرێمی کوردستاندا ئەم ئاڵوگۆڕە دەکرێت بە دەرلەوە بۆ ناوچەکانی ناوڕاست و خواروی عێراق ڕێگە پێدراونیە و ڕێگەیان نادەن تەنها لە ناوخۆدا لێسادا ئەم ئاڵوگۆڕە ئەنجام دەدرێت. فستیڤاڵی ڕەمەزانی جاران لە سلێمانی بەڕێوە دەچێت دەستگای میدیایی کورسات نیوز سپۆنسەری و فستیڤاڵی کردووە کە ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزان داین
لە ڕۆژەکانی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزاندایان ئەو فیسیڤالە دەستی بەکارەکانی کردووە و تاوەکو جەژنیش بەردەوام دەبێت بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر فستیڤالەکە و بینینی دیمەنی فستیڤالەکە دەچمەلای ئەمیر محەممەد پامنێری کورسات نیوس. ئەمیر سلااوت لێبێت هەندێک دیمەنی فستیڤالەکەمان پیشان بدە و باسێک لەو فستیڤالە بکە بۆمان. پشتیوان چۆنیت باشی دەنگ و باسە پشتیوان وەک خۆت ئەمڕۆ سێم ڕۆژی فستیڤالەکەیە. اینجا فستیڤالەکە ساعت 5 دەست پێکە بەس من ئامۆژگاری خەڵکەکەم ساعت 5 نێن بڵێ بۆ وەڵای ئەوەی خواردنوشتی خۆش لێ ئەگە بە ڕۆژوو بیت و ساعت 5 جوانە بێ تا ساعتەوە هەر لێ ناڕوە. ئیجایدر فستیڤالەکە ئەم بەروبەری با بڵێن شاری یاری سلێمانی پارکی ئازادی شاری یاری سلێمانی کراوە بە کۆشک دەیان شوێنی تایبەت لێرەیە هەنکە بە بەردەوامی خزمەت گوزاری پێشکەشی هاوڵاتیانەکەن اینجا لە خواردنەوە هودود کە لێرە بەشداریان کردووە هەموو شەوێک لێرە کە نانە خواردێتە بێت چاو خۆی دوایەوە ئەوان لێرە بێ بەرامبەر برنجوش لەشەیە دەوەرنەی شەکتان دۆسە قسەم بۆ بکەن چۆنی بەخێر بن سەرچاو بەخێر بن چیە بەخشن جیاواز لەوەی کە بۆ منە بەرهەمەکانتان لێرە داناوە پێم وابێ بە بەردەوامیش هەدێتان هەیە بۆ هاوڵاتی وە کۆمەڵێکشتی فریتان هەیە بۆ هاوڵاتیان. بەڵێ ئێمە لێرە برنجوشلێمانەیە بێ بەرامبەر چاشمان داناوە هەر بێ بەرامبەر هەموو بەرەمەکان هودود بەکارێنین بەڵێ لێرە برنجوشلە بخوا بێ بەرامبەر لێرە برنجوشلە بخوا دوایە توانێت کرێنیش پێ لێرە چاگیش بخوا بەڵێ 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 دایم حازرێ. یعنی وەکە بینن کۆشکەکان ترێسە لە ئامادەکاریان لە ئامادە باشیان هەمیان خۆیان حازر کردووە بۆ ئەوەی کەیتر لە دوای ئێستەوە کە خەڵک گیان بۆ کڕینی پێداویستی و هەروەها خواردن و شیرینی و ئەم شتانە بەکۆی گشتی بابەتەکە بەم شێوەیە جایتر ئەگەر تۆش تااقەتی هەبوو بەرنامەکە و تاوا کردوازان تۆ چارەک تەواوبی پشتیوان وەرە داوەتی منی حەزە لە چی بێ لە برنجوشلەوە بیگرە هەتا وەکو خواردنی خێراوە تاوەکو قاوەوانە داوەتی خۆمی و خەمە نەبێ خوار عیدی من بێ. ئەمیر محەممەد سوپاس بۆ زانیاریەکەتە و سوپاس بۆ ئەو داوەتیش کە باسی لێەوە کردەوە داوەتێک قەرزارە بیت. با باسێک لە نرخی نەوت بکەین ئەمڕۆ جارێکی دیکە نرخی نەوت بەرز بووەوە ئەمەش بەردەوامی ئەو جەنگ و ئالۆزیە بە تایبەت لە گەروی هورمز کە ئالۆزی هەیە و باز لە نقمکردنی کەشتی ئێرانی دەکرێتەوە گرفتەکان ێستا لە گەروی هورمز چڕبوونەتەوە چووکە کلیلی وزەی جیهانە مەژوای کرم ڕۆژارێکی تر نرخی نەوت بەرز بێتەوە ڕایەوەی کە پێشتر ترامپ هەندێک دڵنیایی دا و نرخەکەی دابەزان دەمڕۆ چۆتەوە سەروی $90 یەک بەرمیل نەوتی برنت $90.82 لە کاتی ئامادەکردنی ئەم هەواڵەوە هەروەها ڕۆژاوی تەکساس کە نەوتی ئەمریکیە $86.21 غازی سروشتیش یەک ملیۆنەکەی گەرمۆکەی کە 28 مەتری سێجارە $3.12 ئاژانسی وزەی نێودەوڵەتیش لە ئێسەدا باسی لەوە کردو کە ڕێگاچارەیەکی لەبەردەستە هەندێک نەوتی یەدەگی بخرێتە بازارەکانی جیهانەوە بۆی ئەم تینوێتی بازار قەرەبوو بکاتەوە نرخەکان دابەزێ بەس ئەم نرخە کاریگەری لەسەر زۆربەی وڵاتان داناوە یەکێک لە وڵاتانە کە کاریگەری لەسەر داناوە بەرزبوونەوەی ئەم نرخە بەهۆی ئەم جەنگەوە وڵاتی تورکایە کە تیایدا نرخی سوتەمەنی بەرز بۆتەوە بە تایبەت نرخی بنزین بۆ دابینکردنی بۆ ئۆتۆمبیلەکان و هەندێک بابەتی دیکە نرخەکەی بەرز بۆتەوە جا بۆ ئەوی زانیاری زیاتر لەسەرم پرسە وەربگرم دەچمەلای پامنێری کورسات نیوز لە ئەستەمبول فەرادیە شار فەراد سڵاوت لێبێت پێمان بڵێم جەنگە چ کاریگەریەکی لەسەر تورکیا داناوە و باز لە گرانبوونی نرخی سوتەمەنی دەکرێت. بەێ پشتیوان تەژامەژە پێکرد دەما ڕۆژلەتە ناویندا شەڕ و پەرچوون چێ دەبێ یا تەسیرە هەری زیرەتر یا نەینی لەسەر تورکیە تێکردن ji ber ku Tirkiye ew dewletek yani ew welatek ku li petrol weke nift û gaz sedî nodê wane jî ji derve werdigire ya wane herî zêde jî ji Îranê werdigire. Tirkiye her sal nêzîkî $7 milyar nift û gaz li Îranê digire lê niha jî şer berdewam e li Îranê ji ber wê jî dolar her ku diçe bilind dibe gewrê Hurmuzî jî tê hatiye girtin ji ber wê jî Türkiye jî yani tesîreke gelekî neyînî li ser Türkiye kiriye. Türkiye 1 litre petrol beriya şer dest pê bike 55 lira bû niha 1 litre petrol yani 1 litre nift derdora
ام دکان بیشتر هفته لیرایی اوجی بو یعنی بو گلی ترکیه بو خالق ترکیه گلی کی بهای جبر کو وقتی توی زنی 2018 ورد ترکیه دنوا قیران که کرده و چقاسی هول ده کو دوی قیران در که لی او شرط یعنی شرط مرجع رجلات ناوراست قوم من اوجی تاثیر کنه یعنی هلبت لسر ترکیه دکه هر وها شواک شری روسیا و اوکراین جی عینی وکوسا نینی لسر آبوریا ترکیه کرش برگی ترکیه چقاسی حال بده کو و دناوی قیران در که ولی دی ساجی نکاره هر کود چه اف قیران کورتر به لی اف قیران وقتی پترول ترکیه لگلک بازار ترکیه یعنی به دهات پترول یعنی به پترول کارو او که خود کن یعنی مرگو دچنن زویا دچنن بیا هم یا به پترول دم پترول بلند به اف جی تاثیر لسر بهابونی دکه سر بازار دکه دما مثلا میناک بله لآمدی لوانی لبازار که روجلات ترکیه لوی داری هن سبزه و میوه بکرن بین نوی داری اوجی همو تحصیل سریعت که و بازار استانبول و انقره ازمیری بازار گله کی بهاد که بو یجی خاک نکرد دبارا خو بکه و هر وها ترکیه جی هر کود چل او کسی کو نکرد دبارا خو بکن درباره واندا یعنی بوکو آلیکاری وانا بکه چند میناک یعنی چند خباتی خو دکه لی دیساجی ev na ev agri aburiya agri qeyranê nayê vemrandin ji ber wê jî hem aliyê wezareta aboriyê hem jî aliyê hikûmeta AK Partî hewl didin ku vê yani vê qeyrana ku bidine sekinandin lê bendîne ku nihaye herî sereke ew e ku bendîne ku ew rewşa li Îranê hinekî aram bibe bo ku êdî bi Îranê ra kar xebatê xwe Tirkiye bike lê Tirkiye dibêjin ku yani aborînasên li Tirkiye dibêjin me berê نزیکی 70 میلیارد دلار گاز و نفت جه ایران دکری نها اوی زراری ما بگیجه 100 میلیارد دلاری او جیبو قیران ترکی گله کی خرابه هر وطنی نه ایران لسوریه و لعراق جی فرادی شار پیامنری کورسات نیوز استانبول سپاس بو زانیاریەکانت هەڵبەتە بابەتی ڕووماڵی جەنگ بەردەوامە بە بەردەوامی لەسەر شاشەی کورسات نیوز ئەو هەواڵە بەپەلانە بۆ ئێوە دەخێنە ڕوو هەر کاتێکی شەر بابەتێکە بێت ئێمە دەگەڕێنەوە لای بۆ ئەوەی ئێوە بێزانیاری نەبن لەسەرم جەنگی ئێران ئیسرائیل ئەمریکای ئێستا سەرنجشان ڕاکێشم بۆ نوێترین دیمەن کە بە شێوازێکی ڕاستەوخۆمە دیمەنی هێزە ئاسمانیەکانی ئەمریکان لە بەریتانیا کە ئامادەکاری دەکەن ئەوەی دەبینن ئەوەی کە بۆمب و موشەکە بۆ ئەوەی ئامادەی بکەن لە فڕۆکەکان ببەسترێ بە تایبەت پێم وابێت ئێستا ئەو بۆمبە بۆ فڕۆکەی بیوەن ئامادە دەکرێت بیوەنی ئەمریکی بۆ ئەوەی ئامادە ساز بن و جارێکی تر دەست بە بۆرتومانی ئێران و ئەو پێگە و شوێنانە بکەن کە خۆیان ئامانجیانە ئەوەی ئێستا لەسەر شاشەی کورسات نیوز دەیبینن ئامادەکاریەکانی هێزی ئاسمانی ئەمریکایە لە بەریتانیا کە سەرقاڵی خۆ ئامادەکردنن موشک و بۆمب ئامادە دەکەن کە تایبەتە بە ئەوەی سەر بخرێ بۆ فڕۆکانە ئامادە بکرێت جێگیر بکرێ بۆ ئەوەی ئامادە بن بچنە ئەرکەوە ئەو بۆمبانە لەو شوێنانە بەکاربێنن کە مەبەستیانە ئەم دیمەنە پێمان دەڵێ کە ئەم جەنگە ماوێتی واروەها ئامادە سازەکانی هێزە ئاسمانیەکانی ئەمریکا بەردەوامە هەرچەندە لە نوێترین وتەیدا ترەمپ باز لەوە دەکا کە هیچ شوێنێک نەماوە لە ئێران کە بە ئامانجی بگرن تەواوی ئەرکەکانیان لەوێ جێبەجێ کردو. گرنگترین هەواڵ و بابەت و شیکاری ئابوووریەکانم پێشکەشکردن